بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کەوا جارێکی تر پێتان دەگەمەوە لە ئەڵقەیەکی تری بەرنامەی پەرژێن بۆ درێژەدان بە باس و خواسە ئەدەبی و کولتوریەکان. بۆم بەرنامەیە پێم خۆشە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر یادگار شارەزووری بکەم، مامۆستای زانکۆ و نووسەری ڕۆمانی ئۆتاوا 2041 بۆ قسەکردن لەسەر ئەم ڕۆمانە و ناوەرۆکی ڕۆمانەکە و تەکنیکی نووسین و هەروەها کۆمەڵێک چەمک و بابەت کە ڕۆمانەکە مناقەشەی کردووە، ڕانانی کردووە بۆی لەسەر زمانی کارکتەرەکان بە شێوەی گێڕانەوە، بە شێوەی وەسفکردن. کۆمەڵێک بابەتگەلی گرنگە لەناو ڕۆمانەکەیە. پێم خۆش بوو کە بە میوانداری بەڕێز کاک دکتۆر یادگار لەسەر ئەم ڕۆمانە بدوێن. کاک دکتۆر بەخێر بێی. سپاس دەکەم. کاک دکتۆر پێم خۆشە سەرەتا لە ناوەکەیەوە دەست پێ بکەین کە نووسراوە ئۆتاوا 2041 پێکهاتووە لە ناوێک و هەروەها ژمارەیەک بۆ ئەوەی زۆرتر لای بینەران ڕوون بێ کە بۆچی ئەم ڕۆمانە ناوی ئۆتاوا 2041. بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ جەنابەت وەکو ئامادەکار و پێشکەشکاری ئەم بەرنامەیە، سوپاس بۆ کەناڵی پەیام، سوپاس بۆ ستافە بەڕێزەکەتان. هەڵبژاردن یەکێکە لە ئەرکە گرنگەکانی ئەدەب و لە ژیانیشە بە هەمان شێوە. یەکەم بەرکەوتەی خوێنەر لەگەڵ هەر بەرهەمێکە ناونیشانەکەیەتی لەو ڕوانگەیەوە لەو وشیاریەوە کە خۆم وەکو مامۆستایەکی زانکۆ و پسپۆر لە بواری ڕەخنەی نوێ و هاوچەرخ و گێڕانەوە ناسیدا بە پێویستم زانی کە ناونیشانەکە لە ئاستی ناوەڕۆکی ڕۆمانەکەیا بێت. مەبەست لە ئۆتاوا 2041 طبعاً ئۆتاوا شاری ئۆتاوای کەنەدا و ساڵی 2041 بێگومان ئەوە وەکوڵێ قەفزەیەکە، ئیستیباقێکە، خوێندنەوەیەکی داهاتووە. کەمتر لە ڕۆمانە ئێمە بینیومانە کە کار لەسەر داهاتوو زۆرتر بکاتە لەسەر ڕابردوو، ئەوەی کە زۆرتر مەئلوفە و زانراوە لە لای خوێنەران ئەوەیە کە ڕۆمان زۆرتر بۆ دواوە ئەگەڕێتەوە بە ڕێگەی فلاشباک. بەڵام ئەم ڕۆمانە ئەوەنەی من سەیرم کردووە ئەتوانم بڵێم چەندێک گەڕانەوەی بۆ ڕابردوو ئەوەنەش ڕۆیشتنە بۆ داهاتوو، ڕوانینە بۆ داهاتوو. هەروەکو خۆی ڕۆمانەکە لە سەرەتاوە ئەڵێ ئەم ڕۆمانە زەمەن تێئەپەڕێنێ، کات تێئەپەڕێنێ و یەکەم بەشی ڕۆمانەکە ئەڵێ کات و شوێن ئەو دوانەی نە بە یەک دەگەن نە بە یەک هەڵدەکەن. لە بەشێکی ترە کە لە کۆتاییەکانی ڕۆمانەکەیە ئەڵێ مەوداکانی کات و شوێن تەنیا وەهمن، ینی وەهمێکن لە لای مرۆڤ دروست بووە. چۆن ئێمە ئەم دوانە وەکو ئەڵێ هاوتەری بکەین، تەوفیق بکەین لە بەینیانە، بە تایبەتی ئەگەر ئێمە لە کۆتاییەکانی ڕۆمانەکە بڕوانین دوو کارکتەریتیایە، یەکێکیان ینی کارکتەری جەنگن، یەکێکیان سەربازی عێراقی، یەکێکتریان سەربازی ئێرانی کە هەردووکیان دیل بوون و وەلەو داهاتووی کە ئەم ڕۆمانە باسیەکە یەک ئەگرن. چۆن تەوفیق لە بینی ئەو کات و شوێنەیە مەسەلەن جەنابەت کردوتە. بۆیە من ئەو بابەتانە لەگەڵ ڕۆمان نووسەکانە ڕاستی مناقەشەکەم. زۆر جار لەوانەیە خوێنەر کە خۆی ڕۆمانەکە ئەخوێنێتەوە پەی بە هەندێک مەکامینی ناو ڕۆمانەکە نەبە، بەڵام کاتێک کە باگراوندە کولتوریەکەی لێگەدرێتەوە زۆرتر ئەگاتە هەندێک دیدومە. بەس جا پێم خۆشە ینی لەسەر ئەوە قسە بکەیت جەنابەت. کات و شوێن گرنگترین پێکێنەری تێگەشتنی مرۆڤە بۆ خۆی بۆ دەوروبەری. مرۆڤایەتی بە درێژایی مێژوو وا تێگەیشتووە کە کات چەمکێکی سربەخۆیە و شوێنش چەمکێکی سربەخۆیە، وەکو دوو کای بەرامبەر. ئێمە ئەزانین لە سەردەمی نوێمانە لەو کاتەوەی کە تیۆری ڕێژەگەرایی یان ڕێژەیی ئیلبەرت ئەینشتاین دەرکەوت لەسەر دەستی خۆیدا، هەموو تێڕوانینە فیزیاییەکان بۆ کات و شوێن و بۆ مەوداکانی تریش گۆڕانکاری ڕێشەی بەسەرداهات. یەکێ لەوانە
کات و شوێنە کە دوو یەکەی لە یەکدانەبراون لە ڕووی فیزیایی لە ڕووی فیزیاییەوە لە ڕووی واقعیشەوە لە ڕووی ژیانیشەوە چونکە پێش ئەلبەرت ئینشتاین لەبەر ئەوەی ئێمە بە مێژوو بە شێوەیەکی گشتی تێڕوانین و خوێندنەوەمان بۆ کولتوری خۆمان و بۆ فەلسەفە و فکر بە شێوەیەکی گشتی کەمە یاخود لە ئاستێکی دیاریکراوایە ئەوەمان چنگ نەکەوتووە دوای ئەوەی کە ئەلبەرت ئینشتاین ئیشی لەسەر کرد من شخصی خۆم کە گەڕامەوە و هەندێک پێش منیش نووسەری کە ئاماژەیان بەوە کرد و هەستیان بەوە کرد کە ئێمە لە ناو علمی کەلامی ئیسلامیە و لە ناو فەلسەفەی ئیسلامیە و دواتر لە ناو فەلسەفەی نوێ ئیشێکی ورد کراوە لەسەر ئەو بوارە کە بۆ نمونە غەزالی یەکێکە لەوانەی کە هەردوو چەمکەکە ئەڵێ زەمان پێوەری کاتە وەکو عەدادی سورعە لە سیارەیە و ئەو پێوەرەش کەواتە جوڵەیە بوونینە تا جوڵە لە ناو شوێنانە بێت کەواتە هەردووکیان بەیەکەوە گرێدراون مرۆڤیش لە ژیانی ئاسایی خۆیان هەست بە ئەو تێک ئاڵا بوون و تێک چرژان و پێکەوە بەستەی وابەستەی ئەبێت تۆ تەماشا دەکەی جاری وا هەیە لە ژیانی ئاسایی خۆتا لە پڕێکە هاوڕەیەکت کەسێکت لەوانەیە بە چەند ساڵە نەتبینی بێت بە خەیاڵتا ئەچتە دەرەوە لەسەر سوچی کۆڵانەکەی خۆتیان لە زانکۆیان لە هەر شوێنێکی تر سێرەکەی ئەی بینیت کەواتە ژیان بریتی نییە لەو ڕووکەشە و توێژاڵە مادی تەنها بەڵکو کۆمەڵێک ڕەهەندی فراوانی هەیە لەبەر ئەوە من لە ڕۆمانەکەیە لەو ڕوانگە فراوانیەوە ڕوانگەیەکی زانستی ڕوانگەیەکی فکری و دوای غەزالیش لە فەلسەفەی ڕۆژاواییە کانت ئیشی گەوری کردو لەسەر ئەوە بۆ نمونە لە چەمکی ما بڵێن چەمکی متعالیە باڵایە کە ئێمە ئەڵێ هەموو تێڕوانینەکانمان فکرەکانمان لە ناو شوێن و کاتە ئەبینینەوە بێ ئەو دوو چەمکە ئێمە ناتوانین تێگەیشتمان هەبێت لە کاتەکە کەواتە لە شتەکان ئەو دوو چەمکە شوێن و کات دوو چەمکی باڵان پێویستن بۆ ئیدراک لەسەر و ئیدراکیشن ئەوانە چوارچەوەی ئیدراکی ئێمن یعنی ناچێتە ژێرخانەی ئەوەی کە منوەکو عەقڵێکی پەتی تاعاملی لەگەڵاکەم ئەوانە چوارچەوەی ئەو عەقڵە پەتێن کە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆ نمونە دوایتریش هایدیگەر ئیشی زۆر گەورەی لەسەر کردووە لە بەتابەتی لە کتێبە بەناوبانگەکەیە کات و شوێن زەمان والمەکان ئەو ڕوانگانەی کە من لە ژیانی ڕۆژانەدا و پاشان ئەو باگراوندە فکری فەلسەفیە وای لێ کردم کە بیان بەستم بەیەکەوە وەکو کۆمەڵێک تەوەری ژیا و پاشان فکری فەلسەفی بیان توێنمەوە بەیەکەوە و بەرجەستەش بێ لە جوڵەی کارکتەرەکانە لە جوڵەی کەسایەتیەکانە و هەر خوێنەرێکیش کە ئیخوێنێتەوە ئەو جوڵانە و ئەو بازدانە لە کاتی ئێستاوە بۆ کاتی داهاتوو پاشان لە داهاتوە گەڕانەوە بۆ ڕابردوو هەست بە نامۆیی ناکات ڕاستە ینی هەستەکە هەر زەمەنی ڕابردوو زەمەنی داهاتوو ئێستا هەمان هەر ئەو زەمەنەیە یەکەیەکی بەیەکەوە گرێدرا و تەنها یاریکردنیەکەتیایە بەڵێ جوانە وەڵا بابەتەکان زۆرن ینی ئەمەوێت تۆزێ بە سەریعی بە سەریان نابڕۆین لەسەر بوونی ڕۆمانەکە کە زۆر گرنگە بنیادی ڕۆمان وەکو لە ئەڵلقەکانی پێشوشە ئاماژەیەکی کورتمان پێکرد جاری وا هەیە مەسەلەن بنیادێکی متەسەلسیلە هەر چۆن چیرۆکە واقعیەکە هەیە لە ناو ڕۆمان و گەڕانەوەکەشا بە هەمان شێوە ئەگەڕێتەوە جاری وا هەیە ڕۆمان نووس پەناباتە سەر ئەوەی کە بنیادێکی مەسەلەن هاوتەریب هەبێ دوو حەدەس دوو ڕوودا و بە هاوتەریبی یەکتری بڕۆن ئەوەنەی من سەیری ئەم ڕۆمانم کردووە ئەبینم کە چۆن یاریکردن بە زەمەنی تایە لە ڕابردوو بۆ داهاتوو گەڕانەوە و ئێستا لە بنیادەکەشە جۆرێک لە یاریکردن هەیە لە گێڕانەوەی چیرۆکە واقعیەکەیە ئەوەی کە پێی ئەوترێ حەکی لە دەرەوەی گێڕانەوە ینی ئەم ڕۆمانە لە سەرەتاوە لە پنتێکەوە دەست پێەکە کە گەر چیرۆکەکە لە مەسەلەن لە یەکەوە تا دەسیرکەین بۆ نمونە لە یەکەوە دەست پێەکە دواییەت بۆ 9 ئەگەڕێتەوە بۆ 2 دواییەت مەسەلەن بۆ 5 بنیادێکی تێکەڵە لە گێڕانەوەکەیە ئەم جۆرە تەکنیکە تازەیە لە ناو ڕۆمانی کوردیە ئەگەر دروست بێ ئەوە بڵێم جەنابەت چۆن ئەوەت هێنا پیادە کرد لە ناو ئەم ڕۆمانەیە لەبەر ئەوەی ئێمە لە کۆنەوە دەزانین ئەدەب بۆیە پێوتری ئەدەب جیاواز بێت لە چالاکیە ئاساییەکانی ژیانی ڕۆژانەمان
جیاواز بێ لەو زانیاریانی کە لە مێژووا دەستمانەکەوێت، جیاواز بێ لەو زانیاریانی کە ئیخوێنینەوە لە بابەتێکی کۆمەڵناسییان دەروونناسیدا. ڕچەشکێنی و پێشکەشکردنی بابەتەکە لە ڕوانگەیەکی نامۆبوونی هوەریەوە ئەوە جوانی بە ئەدە ببەخشێت و پێشتریش لە ڕخنەی کۆنی عەرەبیە بە تایبەتی جورجانی ئیشی کردووە لەسەر ئەو بوارە و بە تایبەتی تر و بەورتر لە فۆرمالیستە ڕووسەکانەوە ئیشێکی زۆر ورد کراوە بە ناوی بە عەرەبیەکەی نەزع الئولفە یاخود تەغریب بە نامۆیکردن بە نامۆکردنێکی هوەریانە بەشێک لە بەرجەستەکردنی ئەو نامۆیکردنە یاخود تێکشکانی لێڕاهاتن یەکی لە بەرجەستەکردنەکانی بریتیە لە یاریکردنی وشیارانە لەگەڵ پێکهاتەی زەمەنە لەگەڵ پێکهاتەی کاتە تۆ گەر ڕاستەوخۆ بە زنجیرە ئاسا ڕووداوەکانی باس کرد خوێنەر هەستەکە کە شتێکی ئاسایی خوێنێتەوە و هیچ هوەرێکی شیتیانی ئەوکو نووسەر بۆ تۆ چونکە مادەیەکی ئامادەیە ئەوەی پێوترێ مەتن یاخود ستۆری مادە ئاساییەکە لە ژیانە هەیە دێم و ڕاستەخۆ دای ئەنێمەوە بەڵام کاری ڕۆمان لە بێژگە لە هەڵبژاردننی ڕوانگەیەکی تایبەتەوە یاخود چەند ڕوانگەیەکی تایبەتەوە بریتە لە چۆنیەتی داڕشتنەوەی شوێن و داڕشتنەوەی کات بەو شێوەیە کە ئەو بەرجەستە بوونە کە شکلا فۆرمالیستە ڕووسەکان ناوە نامۆکردن یاخود تێکشکانی لێڕاهاتن و بەرجەستە بکرێت ئەگەر وا نەکرێ ئەو کاتە بەڕاستی خوێنەر هەست بە بێزاری دەکات و خۆی نابینێتەوە زۆرێک لە ئەدەبی بوونیش بەخشێ بە دەقەکە ئەمەیان بەڵێ دەم خۆش ئەو ئەدەبی بوونەی کە دواتر ڕۆمانجاوکۆستن و ئەانە بەناوی شعریەتەوە پێشکەشیان کرد وەکو تێزێکی سربەخۆ و کاریگەری گەورەی بوو ئێستا ئێمە دەزانین یەکێک لە کایە سەرەکیەکانی بە تایبەتی ئەدەبی هاوچەرخمان ئەدەبی نیو هاوچەرخ بریتە لە دوورکەوتنەوە لە شێوازی ڕاستەوخۆ لە شێوازی ئامۆژگاریانە چەندێک لەو بوارە دوورکەویتەوە و لە شەعر و لە ئەدەبیشە ببورە لە شەعر و لە ڕۆمانیشدا لە کورتە چیرۆک و لە چیرۆکی ئاسایشدا لە هەموو ژانرە ئەدەبیەکانە ئەبێت نووسەر یاخود شاعیر ئەو بابەتەی لە پێشچاو بێت کە دوور بێت لە بابەتی ڕاستەوخۆیی ئێمە پێڵێن پشت ببەسێ بە زمانێکی هوەری یاخود بە عەرەبیەکەی بە زمانێکی ئیحائی ئەو زمانە ئیحائیەش کۆمەڵی ڕەگەزی خۆی هەیە لە شعر کۆمەڵ ڕەگەزی تایبەتی هەیە لە ڕۆمانش کۆمەڵی ڕەگەزی تایبەتی هەیە و هاوبەشیش هەیە لە نێوانیانە بۆ نمونەی تۆ جەنابەت ئەو ڕۆمانە بخوێنیتەوە هەستەکەی با بڵێین ئاو دراوە بە زمانێکی شعری یعنی چڕی تێدایە و ئامرازێکی زۆری زمانی شعری تێدایە لە وێنای شعری لە سەرنجڕاکێشانی خوێنەر بۆ هەندێک دەربڕین تایبەت کە ڕنگدەرەوەی بیر و بۆچوونەکانە و سەرنجیشە داوە لە هەندێک لە بەشەکانە سەرەتای بەشەکان تێکستی شعری تێدایە دوانیان خوازراوەیانی مەحموود دەروێشەوەیانی تاگەی کەسە لە ناو دەقەکەشە تێکستێکی شعری هەر تێدا و دوانی کەشان هەر لە سەرزاری ڕۆمانوسەکەوەیە دانراوە و لە ناو تێکستەکەشە هەر شعری تێدایە بەس بە ڕێژەیەکی زۆر کەم لەبەر ئەوە بەشێک لە پێکهاتی زمانی هوەری یاخود زمانی ئەدەبی یاخود ئیحائی بریتە لە ئاگابوون هۆشیاری بەرامبەر بە ئەو ڕەگەزانەی کە ئەدەبی بوونی دەقەکە ئەچەسپێنێت. ڕاستە من پێم خۆشە ئەمە بخوێنمەوە هەر بۆ تەکید لەسەر ئەو بابەتەی کە ئەم ڕۆمانە زۆر کاری لەسەر کات و شوێن کردووە یعنی ئەکرێ بڵێن ڕۆمانێکە زۆرتر ڕەگەزی کات و شوێن زاڵە بەسەریە کارکتەرەکانیش لە چوارچێوەی یاریکردن بەو کات و شوێنەیە جوڵە ئەەکەن و گفتوگۆەکەن ئەڵێ ئەم ڕۆمانە لە دوو ئاستدا زەمن تێدەپەڕێنێت لە ئاستی یەکەمدا ڕابردوو دەهێنێتەوە گۆ بە شوێن و کارکتەرەکانیەوە کە کۆچی پێچەوانە بەرەو نیشتیمان دەکەنەوە کە ئێستا ئێمە سەر ئەوە پێم خۆش قسەی لەسەر بکەین لە ئاستی دووەمدا بە ئامرازێکی سەرسوڕهێنەر گەشت دەکات بۆ داهاتوو گۆشەیەکی ئەو زەمەنە نەهاتووە
بە ڕوودا و شوێنە جیاوازەکانیەوە بەسەر دەکاتەوە. لەم نێوەندەدا ئێستای ژیا و بەخۆی و شوێن و کارکتەر و ڕووداوە زۆرەکانیەوە هەندێک جار بە لێڵی و هەندێک جار بە ڕوونی بە پێی ڕوانگە هونەریەکانی ڕۆمانەکە دەردەکەوێت. تیایدا نیشتیمان توانای لە خۆگرتنی ڕۆڵەکانی نامێنێت. هەندێک بڕیار دەدەن کۆچ بکەن کۆچی بێگەڕانەوە. من ئەمەوێ لە ڕوانگەیەکی کولتوریەوە بچمە ناو ئەوەوە. ئەم ڕۆمانە بێگومان هەر ڕۆمانێک کە ئەنووسرێ سیناریۆیەکە بۆ کۆمەڵێک چەمک، بۆ کۆمەڵێک بابەتی کۆمەڵایەتی و سیاسی و ئەدەبی و فەلسەفیش هەتا ڕۆمان نووس دێ سیناریۆیەک دروست دەکا بۆ ئەوەی ئەو بابەتانە گفتوگۆ بکە، مناقەشە بکە، لە جیاتی ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەوەی کە پێشتر باسمان کرد بە شێوەیەکی ئەدەبی بە زمانێکی ئەدەبی بە جۆرێک لە سیناریۆ ئەو بابەتانە مناقەشە ئەکا. جا پێم خۆشە پشتەوەی ئەو ڕۆمانە ئێمە سیر بکەین. ئەم ڕۆمانە ئەیەوێ کۆمەڵێک بابەتی گرنگ ئەگەر ئاوا سەیری بکەی لەوانەیە لە ڕووکارە زاهیریەکەی ئاوا بکەم بابەتانە دوورن لە یەکەوە، بەڵام لە کۆتاییە ڕۆمانەکە هەمویان بە یەکەوە گرێداتەوە. مەسەلەن کۆچکردن لە نیشتیمانەوە بۆ دەرەوە لەبەر ئەو ڕازی نەبوونی کارکتەرانە لە ناو نیشتیمان، بەڵام لەم ڕۆمانەیە کۆچی پێچەوانەش ئەبیرین کە کۆمەڵێک کارکتەر هەیە لە دەرەوەی نیشتیمانەوە جارێکتر بۆی ئەگەڕێنەوە. ئەمە لە زاهیرا دوشتی دژی یەکن، بەڵام لە کۆتایی ئەم ڕۆمانە هەردووچانی کۆ کردێتەوە بە یەکەوە بەسوێتیەوە. جا گرنگی ئەوە کۆچ و کۆچی پێچەوانە چۆن توانراوە لەم ڕۆمانەیە مەسەلەن ئەو سیناریۆی بۆ دروست بکرێت. سوپاس دەکەم. لە یەکێک لە چاپێکۆتنەکانە پرسیارێک لە نزار قەبانی دەکرێت، ئەڵێ تۆ شعر چۆنە نووسی؟ ئەوی شەڵێ من شعر نانووسم، شعر من نووسێتەوە. ئێمە زۆر جار هەندێک مامۆستاش کە ئەو قسەمان تاوتویە کرد ئەمان و لەبەرەوەی نەزار قەبانی پیاوێکی دیبلۆماسی بۆ لە بواری دیبلۆماسیە ئیشی کردووە، دیبلۆماسیانە جوابی داوەتەوە، بەڵام کە خۆ دێتە سەر کای نووسین سێرەکەی ئەو قسە ڕاستێکی زۆری تێدایە. ینی تۆ پێشتر بڕیار نادەی من ئەمەوێ چی بکەم و تا سیناریۆکی بۆ دابنێم. ژانێک لە ناختایە، ژانی کۆمەلگاکەت، ژانی گەنجەکانت، ژانی بێشوناسیت، ژانی دەربەدەریت، ژانی پەرتەوازایی نەتەوەیەک، ژیانی بێ کولتوری، ژیانی بێ نەبوونی بربەستێک کە بربەستێکی کللتوری بێ، بربەستێکی مادی بێ، بربەستێکی فکری بێ، بربەستێکی سیاسی بێ، جوگرافی بێت، تۆ بپارێزێ وات لێکات دەست بکەیت و بیرکەیتەوە لەو بوارە بنووسی. دواتر ئەو بوارە نەی کە تۆل تایە ژیاویت و خوێندوتەتەوە بەرجەستە ئەبێتەوە لە ناو مێشکتا و هەوڵ ئەدەی ئەو کاتە بە شێوەیەکی هونەری دایان بڕێژیتەوە. لەبەر ئەوە من بەڕاستی ئیشم لەسەر بابەتی بەراوردکاری زۆر کردووە، بووە باسیشم نەکردووە خوێنەر کە خۆی لێورد بێت و هەست بەوەکە کە جەنابەت وەکو خوێنەرێکی تایبەت و پسپۆر دەستنیشانە کردو هەستی پێ کردووە. لەلایەکەوە نیشتیمان بەجێ دەهێڵڕێت و قوربانی ئەدرێ بە هەموو شتێ لە پێناوی ئەوەی کە ئەم وڵاتە بەجێ بێڵڕێت. لەلایەکی تریشەوە کەسایەتی تر و کارکتەری ترمان هەیە قوربانی بە لەوە گرنگتری ئەدات بۆی بگەڕێتەوە. سەیری زەمانەکان بکەین، ئەمە لێرە بۆ جاکاری هونەری کە باسی بکەین، ئەو گەڕانەوەیە کە کاراکتەرەکە هەموو ژیانی لە بەردەما کراوەتەوە، هەلێکی گەورە و داهاتوویەکی پرشنگداری لە پێشە بەو مەرجەی نەگەڕێتەوە بۆ نیشتیمان و دەرگاکانی بۆ ئاڵا کراوە و هەموو ئامرازەکانی بەرەو پێشتونی لە بەردەسایە بەڵام هەرەگەڕێتەوە. ئەم لە یەکێکیان لە زانکۆیەکی پێشکەوتووی دنیای کە کامبێرجە ئەگەڕێتەوە، ئەوی کەشان لە ئەمریکایە و لە زانکۆ گەورەکانی ئەمریکا و بە ڕێکەوت لە ناو گەشتا لە فڕۆکەیە لە ئاسمانێکە گرن و هەروەکو کات و شوێنیش ئەگەر سەرنج بدەی زۆرێک لە هەندێک لە ڕوودا و زۆرێک لە گفتوگۆکانیش لە بۆشایی ئاسمانە لە دەرەوەی کات و شوێن حەزم کردو، یعنی وەکو شتێکی تایبەت ئیشی لەسەر بکەم. ئەوکو کایەکی بەراوردکاری ئەگەر تەماشای بکەیت ئەمانە لە چی زەمانێکە ئەگەڕێنەوە بۆ نیشتیمان، لە زەمانێکایە کە بێگانە و حکمی ئەم نیشتیمانی ئێمە ئەکەن بە کە کللتورێکی جیاوازە بە ئێمە بە بێگانەمانەزانی لە خۆمان، هەر کەسە لە ناخی خۆمانە ئەمانویست بەرپەرچەوە بدەینەوە، پێی ڕازی نەبووین. بەڵام لەگەڵ ئەوەشان نیشتیمان توانای هەیە هێشتا وەکوشتوناسی خۆی پاراستووە
گەنجەکانی بۆ ئەگەڕێتەوە وەلی دەستبەردار نابن هیوا هەیە ژیانی پێکێناوە مناڵی هەیە خێزان و مناڵەکە و داهاتوو بۆ نمونەوەی کە لە ئەمریکا خوێندنی تەواو کردووە ئەو دکتۆرە کە لەوێ ئەگەڕێتەوە پێی ئەڵێن وەرە بڵێن خێزانی ما بڵین ماڵە خەزورانی کە ئەمریکین ئەڵێ بمێنەرەوە کێڵگەمان کوشت و کاڵمان چیمان هەیە هەمووی لە خزمەتی توای بەس تەنها مەگەڕێرەوە کوڕەکەی مناڵ و تازە فێری قسە بوو ئەڵێ باوکە بۆ گەڕێتەوە خێزانەکەی زیاتر داوای لێکاو کە نەگەڕێتەوە بەڵام ئەو نیشتیمانی لەلاوە لە هەمووشت پەسەندترە و لە ڕووی شوناسیشەوە یەکێکیان هێشتاوەکو کە ئەگەڕێتەوە لە ڕووی نەتەوە عەرەب نییە لە ڕووی ئاینزایشەوە مسلمان نییە ئەوەی کەشان عەرەب نییە و کووردە بەڵام لەگەڵ ئەوەیە هەردووکیان نیشتیمانی خۆیان خۆشەوێ و خۆیان بە قەرزاری نیشتیمان ئەزان و نیشتیمانیش هێندەی پێیە کە گەنجەکانی لە خۆی بگرێ و ڕابکێشێتەوە بەڵام بە پێچەوانەوە لە سەردەمی حکمی خۆماڵیە کاکان پێچەوانەیە بێت لە جاتیوی کۆچ بەرەو نیشتیمان بێت و نیشتیمان نێڵێ نەوەکانی و تواناکانی بچنە دەرەوە سێرەکەی توانەکانی خۆی وەدەرێ پاڵ پێوە ئەنێ ئەوەی کە بیری نەکردوێتەوە ڕۆژە لە ڕۆژان ئەو نیشتیمانە بەجێ بەڵێ ناچارە بێت بەجێ بەڵێ و براری گەڕانەوە بەراری نەگەڕانەوە بدا و ئێستاش لە ئەدەبی هاوچەرخماندا خۆت دەزانی لە ئەدەبی نوێ ئەمە ئەدەبی مەهەجەرمان هەیە ئەدەبی کۆچمان هەیە ئەوە زیاتر شعر بوو ئێستا ئەدەب المەهەجەر الجەدیدمان هەیە کەمتر ئیشی لەسەر کراوە ئێستا من خۆم یەکێ لە قوتابەکانی ماستەرم ئەو بابەتەم ماوەتێ بۆ نمونە ئەو کۆچە بووتە پێکهێنەری سەرەکی ئەدەبی هاوچەرخمان و ڕۆمانیش تاکە بەرجەستەکەری ئەو بوارەی ئێستا کە پێوترێ ئەدەب المەهەجەری الجەدید واتە ئەدەبی با بڵێن تاراوگەی نوێ ئەدەبی نوێی تاراوگە ئەدەبی نوێی تاراوگە و ڕۆمان ڕۆڵێکی کاریگەرە بینێ و لە ناویشیانە بابەتی گەڕانەوە و نەگەڕانەوە بابەتی لە دەستدان و پاراستنی شوناس یەکێکن لە هەرە بابەتە سەرەکیەکانی درێژەین مەوەکای تۆربەست بە ناوبڕێکی کوردۆر بگرین بەڕێزان دوای ناوبڕێک ئەگەڕێنەوە بۆ درێژەدان بە گفتوگەکانمان لەسەر ڕۆمانی ئۆتاوا 2041. دووبارە سڵاو بەڕێزان بەردەوام ئەبین لە گەڵ کاگوتوەر یادگار شارە زووری بۆ درێژەدان بە قسەکردن لەسەر ڕۆمانی ئۆتاوا 2041 کە سنتەری زەهایی بۆ لێکۆڵینەوەی فکری چاپی کردووە لە ساڵی 2022. کاگوتوەر قسەمان کرد لەسەر مەسەلەی کۆچ و کۆچی پێچەوانە ئەوەی کە گرنگ بوو بەلای منەوە لەم ڕۆمانەیە ئەوەیە کە ئەکرێ ئەم ڕۆمانە بە خوێنەر بڵێ هەرچەند ئێستا کۆمەڵێک لە وەکوڵە نەوەکانی نیشتیمان یاخود زۆرێک لە نەوەکانی نیشتیمان بێزارن لە نیشتیمان بڕیاریان داوە کۆچ بکەن بەڵام ئەم ڕۆمانە کاتێک کە باز ئەدا بۆ داهاتوو یعنی پێیان ئەڵێ ئێوە لەو داهاتووە ئەو داهاتووی کە ئێوە بۆی ئەچن هەر ئەو داهاتوویە کە دیسانەوە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەم نیشتیمانە یعنی گرنگە ئەوە لە ژانرێکی وەکو ڕۆمانە کاری لەسەر بکرێ چونکە لەوانەیە لە شعرە تۆزێک قورس بێ یان بە چڕتری شاعیرەکە ئەوە بڵێ بە کەم خوێنەر لێ تێبگا بەڵام ئەوەی کە گرنگە ئەم ڕۆمانە پێی ئەڵێ ئەگەر تۆیەکی گەنج لەم نیشتیمانە ئێستا بێزاری لە نیشتیمان ئەتەوێ بڕۆی داهاتوویەک بۆ خۆت بڕیار بێ ئەو داهاتووی تۆ هەر لە ناو نیشتیمانایە چونکە ئەمانەی وەکو تۆن لەو داهاتووە گەڕاونەتەوە دیسانەوە جارێکتر بۆ ناو نیشتیمان ئەمە یەکێکە لەو وەکو ئەڵێ پێناسە تازانەی یاخود پێناسە جیاوازانی کە ئەم ڕۆمانە ئێوێ بۆ کۆچ بیکە ئێمە کۆچ وا تێگەیشتوین کە بریتیە لە بەجێهێشتنی ئەو وڵاتە ئەو نیشتیمانە و ئەو مێژوو خاک و ئەوەی کە تایە ئەژی بەڵام ئەم ڕۆمانە ئەوە ئەسەلمێنێ بە خوێنەر کە ئەم خاک و ئاوە بایی ئەوە لە ناو وجودی نەوەکانیە هەیە کە جارێکی تر دیسانەوە بیان گەڕێتەوە لای خۆی یەکێکی تر شتەکان کە ئەم ڕۆمانە ئەوێ قسەی لەسەر بکە مەسەلەی شەڕە جەنگ ینی جەنگ بە شێوەیەکی بەربڵاو لە ناو ڕۆمانەکەیە وجودی هەیە بەڵام ئێمە ئەبینین جەنگ تەنیا لایەنە کاولکاریەکەی نی لەناو ئەم ڕۆمانەیە کۆمەڵێک لایەنی تری جوانی هەیە
کە لە داهاتووە ئەکرێ ئێمە یعنی ئەوە وەکوڵێ ڕیکلامکردن نییە بۆ جەنگ یاخود شەرعیەتدان نییە بە جەنگ بەڵام ئێمە کە ئەکەوینە حاڵەتێکەوە لە نیشتیمان بێزار ئەبین لە هەموو شتێک ئەکەوینە جەنگەوە لە هەموو شتێکی جەنگ بێزارین ئەبێ ئەوە لە خەیاڵمانە بێت کە ئەمە کۆتایی دنیا نییە کۆمەڵێک شتی جوان هەیە لەوانەیە لە داهاتووە لە نەتیجەی ئەمە بێ یەکێک لەوانە ئەوەیە کە دوو سەرباز یەکێکیان لە عێراق یەکیان لە ئێران لە کاتی جەنگی عێراق و ئێرانە ئەمە لە ئەو پەڕی ناڕەحەتیا بوون هەردووکیان بڕیارەدەن کۆچ بکەن بەڵام لەو زەمن و شوێنەیە کە ئەوان یەکتری ئەگرنەوە یەکتریە بینەوە جارێکی تر کۆمەڵێک شتی جوانێتەوە بەردەمیان کۆمەڵێک پێناسەی تازە بۆ چەمکەکانی ژیان ئەەکەن چۆن ئەمە وەکوڵێ هەرچەند ئەوەی کە پێشتر باسمان کرد لەوانەیە پرسیارێکی زۆر وەڵام دراوە نەبێ وەکوێڵێ ڕۆمانەکە مەسەلەن تۆی نووسیوت بەڵام چۆن توانیوتە ئەوە معالەجە بکەی لەو دوو کارەکتەرەیە لە چوار کارەکتەرا ئەو بەرجەستەکراوە لە چوارایە یەکێکیان خاتونێکە لە بەریتانیای ئەگەڕێتەوە براکەی لە شەڕی عێراق و ئێرانە شەهید بووە کوژراوە کاراکتەرەکەی کە لەگەڵ ئەمە بەرجەستەکەری ئەوەیەکە کاراکتەرێکی تا ڕادەیەک تاکی و گشتیشە ئەو خاوەن ماڵەی کە ئەم لەوێ خانووی لێگرتۆ لەگەڵانی شتەجێیە ئێرانین و فارسن ئەمیش عێراقیە و عەرەبە خەبەری شەهیدبوونی براکەی پێگەێنن ئەوەی ئیگەێنێتە مەتار و دەمی دڵی ئەداتەوە و مناڵەکانی ئەدوێنێ بۆی بەتاقەت نەبوون نەگرین تا ئەگەنە مەتار ئەو کابرا ئێرانەیە بزانە دوو شتی زۆر جیاواز لەکە مە بێویست ئەمە پێمان ئەگەیەنێک کە جەنگ کردەیەکی خراپە بەرژەوەندی خوازەکان دوور لە ویستی گەلان بەرپایەکەن لە بەرجەستەبوونی دووەمە دوو کارەکتەرن لە ناو گەرمەی جەنگا مرۆڤبوون زاڵە بەسەریانە یەکیان زامارە لە ناو جەنگایە و دوژمن بە گەرما و گەرمی هاتۆ دڵی گەرمە و ئەوەی بێتە بەردەسی بیکوژێ ئەم ئیشارێتەوە یارمەتی ئێدا ئەیپارێزێ و هەتاوەکو ڕۆژەکە ئاسایی ئەبێتەوە ڕزگاری ئەبێ و بە دیلی ئەمیش دوایی دیل ئەبێتەوە دیسان تۆ بزانە گەڕانی پەڕینەوە بۆ بەرەی دژ و بۆ بەرەی دژ ڕاستە دواتر کە هەموو شتێ تەواو ئەبێ و ئازا دەبن کاتێک بەخۆتە بینیتەوە زەمن نەماوە کات نەماوە لە وڵاتێکی و کەنەدا لە زەمانێکی داهاتووە یەکتری ئەبیننەوە و یەکەم جاریش طبعاً تۆ پاش 30 ساڵ 40 ساڵ لە شەڕ و ماڵوێرانی و لە دیلی وەجارێک لە ڕەوشێکی زۆر تایبەت و سەختا کەسەکە بینەوە زەحمەتە بیناسیتەوە بەڵام مرۆڤ دۆستیەکەی هانی ئەدا بچێ بەدەمی و بزانێ و کەسە بۆ لەوێ دانیشتووە لەوێ ئەو یارمەتی ئەوی داوە لە جەنگ ئێستا ئەم یارمەتی ئەوە داتەوە بەدەمی وەچێ دواتر یەکتر ئەناسنەوە لە ڕێگەی زمان و تایبەتمەندی زمان و ئەو شتانەوە هەستەکەنمە ئەو دوانە بوون کە لە جەنگا لە ناو ئاگری جەنگا یەکتریان بینیەوە ئێستاش لە ناو ئاگری ئاشتا ئێستاش لە ناو گوڵی ئاشتیا یەکترە بینینەوە ناخەکە هەر و ناخە مرۆڤە پاکەیە کەواتە جەنگ وەکو ویستی گەلان نەبووە و ویستی گەلانیش نییە دایمن بربژێرێکی تایبەت لەوانەیە بەهۆی چاوچنۆکی ئابوووریان سیاسیەوە بێ جەنگەکان هەڵە گیرسێن و نەتەوەکان باجی دەدەن بەڵام لە کۆتاییدا پەیامی پشتی ڕۆمانەکە ئەوەیە کە ئەبێ هەر کەسە و لە ئاستی خۆیەوە ئەو بەها مرۆیانی ناوناخی خۆی نەمرێنێت شوێ ڕوبەڕووی جەنگ ببێت بەو شێ ڕوبەڕووی جەنگ بێتەوە ڕاستە ڕۆمانەکە زۆر کارکتەری تایە کارکتەر لە نەتەوەی جیاواز کارکتەر لە شوێنی جیاواز و هەروەها لە ڕەگەزی جیاواز لەگەڵ یا کۆمەڵێک شوێنی زۆر جیاواز لە خۆی ئەگرێ ینی ئەوەش جارێکی تر پەیامی مرۆڤبوون و مرۆڤدۆستی بڵێن ناو ڕۆمانەکە دووپات ئەکاتەوە کە ئەم ڕۆمانە کاری زۆر لەسەر سەر لە نوێ چەمکی مرۆڤبوون کردوتەوە بۆ ئەوەی کە بەو شێوە جیاوازیانەی کە ئێمە بە جیاواز ئەیان بینین ئەو ڕەوشە خراپانەی کە بەسەر مرۆڤێت هەمووی ئەتوانرێ بە یەک پند یاخود بە یەک چەمک چارەسەر بکرێت کە ئەویش پیادەکردنی چەمکی مرۆڤ بوونە پێم باشە کاکتۆر قسەیەکی تر بکەین لەسەر جۆری کارکتەرەکان ینی وەکو وتم کارکتەری زۆر هەیە لەناو ئەم ڕۆمانەیە چی بوو وای کرد کە ئەم ڕەگەزە جیاوازانە لە مرۆڤ کۆ بکەیتەوە لە ناو ڕۆمانەکە ینی من ڕۆمانەکە تەنیا
بۆ خەڵکی نیشتیمانی ئێمە نەبێ، بۆ خەڵکی کوردستان نەبێ، بۆ خەڵکی سلێمانی نەبێ کە سلێمانی حزورێکی زۆری هەیە طبعاً لە ناو ڕۆمانەکەیە. بەڵام چی وای کرد کە ئەم کارکتەرە جیاوازانە لەو شوێنە جیاوازانەوە بێن، یعنی لەناو ئەم ڕۆمانەیە ڕۆڵ ببینن. بەڕاستی ژیانەکە ژیانێکی سنوور بە زێنانەی ئێستا سنوور نەماوە، ئیتر لە ڕێگەی میدیاوە بێت یان لە ڕێگەی گەشتەوە بێت، ئەوە بۆ تەشتێکی ئاسایی وەکو لە بوارە کولتوریەکەش بە هەمان شێوە. من بەڕاستی زۆر سپاس بۆ ئەو سەرنج و تێبینێت، زۆر کارم لەسەر جگەل لە با بڵین چەترە گەورەکەی مرۆڤ و مرۆڤبوون و مرۆڤ دۆستی کارم زۆر لەسەر بابەتی پەراوێز مەرکەز کردووە. یعنی ئەوانەی کە بە پەراوێز حسابەکرێن و حسابیان بۆ ناکرێ لە کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی و هەوڵم داوە گرنگیەتی خۆیان بەرجەستە ببێتەوە، خۆیان بسەلمێننەوە. بۆ نمونە وەکو جوگرافیا لە شارە زورۆ دەست پێ دەکات، سەرڕای ئەوەی کە ناوچەیە کە بەڕاستی لە ڕووی بوونەوە و لە ڕووی کەسایەتی کە پێشکەشی کردو بە کۆمەلگای کوردەواریەوە لە ڕووی کەسایەتی ئەدەبی و تا ڕادێکی زۆریش کەسایەتی تر وەکو پێویست ینی بوونی نییە، ئامادەی نییە لە کایە مەعریفی و کایە کولتوری ئەوەکەیە. ئەو کارکتەری کە بەشێکە لە قوتابێکی ئاسایی لە ناو دار و پەردوو با بڵێن خۆڵەمێشی شارێکی خاپورکراوە دەریێتەوە خۆی ڕزگارەکە، ئەتوانێت ببێتە کەسێکی سەرکەوتوو و کەسێکی وەفادار بەرامبەر مامۆستایەکی سەرداوەکە لێو دەست پێەکە کە مامۆستایەکە و شوێن بزر کراوە و ئەم قوتابیە گەنجە کە لە پەراوێزێکی با بڵێن شارستانی جیهانیەوە لە کون و قوژبنێکی دوورەوەیە ئەتوانێت ئەو پەیامی مامۆستا برۆ پێ بدا، ئەو پەروەردەی مامۆستا گەورە بکە و وەفاشی هەبێت بە دوواداچوونی بۆ بکە و کۆتایی ژیانیشی کە گەشتۆتە ئاستێکی باڵای زانستی و بۆتە کەسایەتێک لە کەسایەتیە زانستە جیهانیەکان ئەم کەسێک کە پەراوێز بووە ئەمە پەیامێکە بۆ ئەو گەنجانەی کە قورسایی ژیان و ناڕەحەتی ژیان وایان لێ دەکات زۆرجار دەستەوسان بن بێئومێد بن. ئەمە لە ناو دار و پەردووی شارێکی وێرانە هەڵدەسێتەوە و کۆڵ نادات و ژیانیش بە ئەو پەڕی سەختی ڕوبەڕووی بۆتەوە. شار و وڵات و شوێن و کاری هەمووی تێک چووە، باوکی لە دەستداوە، خێزانیشی لەسەر شانە، بەڵام توانی وێتی خۆی دروست بکە لە جاتیەوەی هاوین ئەگەر سەرنجی هەندێک حیوارەکان بدەی ئەو مامۆستایی کە لەگەڵا لە پاسەکە سوارە بێ مامۆستا جواد دکتۆر جواد کە لە ڕێگای ئەڕۆن و لە چیمەند دوایی ئەم بڕیاری گەڕانەوە داڵێتەوە بۆ گەشتکردن بۆ بەسەربردننی کاتی هاوینە چتە بەغاڵێ نە من بۆ کارکردن ئەچم بۆ کارکردن ئەچم کە کارەکەم و بۆیش بژێوی خۆم و خێزانەکەم بۆ خێونی خۆشم دابین بکەم. ئەوە بەشێکە لەو پەراوێزەی کە ئەم کەسایەتیە توانیوێتی خۆی دروست بکات و کاریگەری لەسەر دەوروبەر دروست بکە و تا کۆتایی ژیانیشی گەورەی مامۆستا بیاڵێتەوە و خۆی بە بەشێک لە بەرهەمی ئەو بزانێت. لە ڕێگەی ئەو هێنانەوە گۆی جارێکی تر دکتۆر عەبدوڵایان مامۆستا عەبدوڵا دێنێتەوە گۆ لە ڕێگەی ئەو یادەوەرانی کە لە ناو دەفتەرەکە بەجێی هێشتووە و مامۆستا عەبدوڵا وەکو کارکتەرێکی زیندوو خۆی ئەگەر لە سەرەتاوە دەست پێ بکەی ئەمانە کارکتەری پشپەردەن نە ئامادەن. بەڵام دواتر ئەوەی پێوترێ بە گێڕەوەی هاوبەش یان بەشدار بوو دیسان بە تەکنیکیشی ئاها ئەمانە دێنەوە سارد المشارک ڕاوی المشارک دێنەوە کایە و ئیشەکەنەوە و خۆیان لە خۆیان ئەدوێن لە کارەکانیان ئیتر لە شێوازی خوێندنەکەی ئەو سنوورانی بەزاندوێتی ئەو زانکۆیانی بینیوێتی ئەو کەسانی بینیوێتی ئەوەی هۆکاری جۆرا و جۆریەکە و پاشانیش ئەگەر خوێنەر سەرنج بدات لەو ڕۆمانە ئێمە شتێکمان هەیە بە ناوی وێنەی ئەوی دیکە لە ئەدەبەکانە بۆ نمێ وێنەی کورد لە ئەدەبی عەرەبیە، وێنەی ڕۆژهەڵاتی لە ئەدەبی ڕۆژئاواییە، وێنەی ڕۆژئاوایی لە ئەدەبی ڕۆژهەڵاتیە. ئێمە لە ئاستی گەلانە بە شێوەیەکی گشتی هەرچەند بزاوتە شۆڤینیزمەکان هەوڵیان داوە ئەو ناخەپاکە ئەوەی کە ئیدوارد سەعید ناوێنێ الحس السەلیم هەستی پاک ناخی پاک بشێوێنن لە ناومانە. بەڵام لە ئاستە گشتیەکەیە کە تۆ بە کابرایەکی عەرەب یان کابرایەکی فارس یان کابرایەکی تورکەکەی بە شێوەیەکی گشتی یان هەچ کولتورەکانی تر سێرەکەی ئەو دابڕانە قوڵە نییە، ئەو ناحەزیە گەورە نییە کە
ڕاگەیاندنی بزافە شۆڤینیزمەکان کردویانە لەبەر ئەوە کە تۆ ئەو ڕۆمانە ئەخوێنیتەوە سێرەکەی بۆ نمونە وێنەیەکی جوانی کۆمەڵی کەسایەتی عەرەبن وێنەیەکی جوانی ئەو کۆمەلگا لە ناو ڕۆمانەکەی هەیە وەکو پێکەوە ژیان بە هەمان شێوەش ئەوانیش وێنایەکی جوانی کوردانە پێشچاوە وە کورد بە کارکتەرێکی زیندوو کاریگەر و باش تەماشاکەن کە ئەچیتە ئەو بەریش بە هەمان شێوە ئەو پێکەوە ژیانە و یەکتر خوێندنەوە لە هەمان کاتیشا پارێزگاریکردن لە کللتوری خۆی لە کللتوری خۆمان یەکێکە لەو کایانەی کە لە ڕۆمانەکەیان من بەناڕاستەوخۆ بە شێوازە هوەرێکە هەوڵم داوە کە ئیشی لەسەر بکەم. ڕاستە پێم خۆشە ئاماژەت کرد بە گێڕەرەوەی هاوبەش وەکو تەکنیکێکی گێڕانەوەی ڕۆمان کە دیسانەوەش سەرنجی ڕاکێشام لە ڕۆمانەکەیە ئەویش ئەوەیە کە ئێمە ڕاهاتوین لە ڕۆمانی کلاسیکی یاخود کۆن ئەوەیە کە یەک گێڕەرەوە کە هەموو علمێکی تاوەتی بە کارکتەرەکان و شوێن و کاتەکان هەیە و وەکو جۆرێک لە تەلقین لە دەرزدادان یەت ڕۆمانەکەمان بۆ گەڕێتەوە بەڵام ئەوەی کە من سەرنجمدا لێرە زیاد لە گێڕەرەوەیەکەیە ئەوە بۆی بۆ بینەرانیش ڕوون بێت بۆ خوێنەران کار کەسێک ئەم ڕۆمانەی خوێندەوە جاری وایە هەستەکە ئەم ڕۆمانە لەسەر زمانی مناڵێک ئەژەڕێتەوە بۆ نمونە لەسەر زمانی مامۆستایەک ئەژەڕێتەوە جارێکی تر ئەچێتە سەر زمانی خوێندکارێک و سەربازێک و یعنی زیاد لە گێڕەرەوەیەک هەیە لە ناو ڕۆمانەکەیە هەمویان لە چوارچەوەی تەبعاً گێڕەوە سەرەکیەکە کۆبنەوە ئەم تەکنیکە تەکنیکێکی نوێیە یعنی تا چەند هەست ئەەکەی خزمەتی کردو بە گێڕانەوەی چیرۆکەکە لە ناو ڕۆمانەکەیە ئەگەر ئەو گێڕەوە یان گێڕەرەوە من لە یەکی لە کتێبەکانمای وتم بۆ کورتکردنەوە کێڕەوەم بەکارێنا یەکێ لە مامۆستا بەڕێزە بەتوانەکان وتی حەقنێ لێت کردایەتەوە گێڕەرەوە ئەوکو زمانەکە و ئەوەکە جا بکو سەلماندنی قسەکەی ئەو مامۆستا بەڕێزە ڕێز و سڵاوم هەیە بووی ئەو گێڕەرەوە هاوبەشەیان بەشدار کە زۆر جار کارکتەرەکان خۆیانە بنە گێڕەرەوە ئەگەر ئەوها نەبێت تاکە گێڕەوەیەک دەرەقەتی ئەم فرەیە نابێت کە ئێستا ئێمە تایەژین ژیانی هاوچەرخمان ژیانێکی فرەییە و خێراییەکی گەورە لە ژیانمانە هەیە ڕووداوەکان پێشکەوتنەکان گۆڕانکاریەکان زۆر خێرا و هەم بچەشنن لەبەر ئەوە گێڕەوەی سەرەکی یاخود گێڕەوەی زانا و شارەزای عەلیم سارد العەلیم ئەو ڕاور عەلیم بۆ سەرەتاکانی ڕۆمان لەوانەیە گونجاو بووبێ بە کاتی خۆی بەڵام ئێستا لەگەڵ ئەم فرەیە و تێکەڵبوون و گۆڕانکاری خێرایە ناتوانێت بەڵام لە هەمان کاتە نابێت دەنگەکان نەشاز بن لەگەڵ یەک نایەکان گیر بن دوور بن لە یەک وە سەروبنیان یەک نەگرێتەوە لە کۆتاییە هەمویان کایەک تاواکەن بوارێک تاواکەن کە بواری شوناسە پێکەوە ژیانە و پێشکەشکردنی ئەو بابەتە سەرەکیانەی کە ڕۆمانەکە خۆی بە تەرخان کردووە کە بۆ نمونە گێڕانەوەکەی دکتۆر عەبدوڵڵا تاوا ئەبێت لەگەڵ دکتۆر بۆ نمونە وەمیضا یان خود دکتۆر نەبیلە یاخود دکتۆر جەوادە یاخود ناریە یاخود حەمرینە هەمویان تەماشا ئەکەیت سەرداوێکی ڕاستەوخۆ یاخود دیاری بەیەکی بەسونەتەوە دەست پێ دەکات کە ئەمە دەفتەرەکەم کردەوە بۆ شێوازەم سرابوو ئەوە دواتر کە گێڕەوەکان تەواو ئەبن و بەشێکیش لە زیندویەکە کە وام کردووە ئەو دوو جۆرە لە گێڕانەوە چەند جۆریە یعنی گێڕەوە سەرەکیەکە کە کاراکتەرێکی سەرکیشە بۆ خۆی لە هەمان کاتە خۆی ڕاستەوخۆ لەگەڵ یەکێکتر لەوانەیە کە گێڕانەوە ئەکەوێتەوە گفتوگۆ لەگەڵیا یعنی یەکێ لە هۆکارەکان کە دابران ڕوونادات و هەست بە خوێنەر ئەکا کە گرێدکانی بەدەستەوەیە و سەری لێ ناشێولێکیەوە دەست پێەکە دوو کارکتەرن یەکیان نەئامادەویان ئامادەیەکە گرنەوە یاخود بە ڕاستەوخۆیی یاخود لە ڕێگەی نووسینە و یادگاریەکان کە بەجیانێشتووە یاخود لە ڕێگەی کەسێکی ترەوە کە سوکاری ئەو بۆ باسی ئەکا گەڕێتەوە هەر لە چوارچەوەی دیالۆگی شایە حیواری شایە ئەمە ژوا دەکات کە خوێنەر هەست بە بێزاری ناکە هەست بە زیندوی بوارە گێڕانەوەیەکەیەکات ڕاستە وڵا ئەوەی گەگرنگی شەبەس بە نسبەتی گێڕەرەوەکان ساریدەکان ئەوەیە کە یعنی ڕوئیەیەک یاخود بڵێین ئایدۆلۆژیایەک یان تێڕوانینێکی تایبەتی ڕۆماننووس یاخود گێڕەرەوەی سەریکی نەچەسپێنراوە بەسەر ئەوانی ترە کارکتەرەکان گێڕەرەوەکان خۆیان یەن قسەی خۆیان ئەکەن
دەربڕینەکانی خۆیان بەیان ئەکەن بەبێ ئەوەی کە کاریگەری گێڕەرەوەی سەرەکی لەسەر یاخود کەسی ڕۆماننووسی لەسەر بێ. ئەوە گرنگە بە نسبەتی ڕۆمانی تازەوە کە باز لە زۆر جار باز لە پۆلیفۆنی یاخود فرەدەنگی ئەکرێ لە ناو ڕۆمانە. زۆر کەس وا هەست ئەکا کە فرەدەنگی لە ناو ڕۆمانە تەنها بوونی کارکتەری زۆر و حیوار و قسەکردن و دیالۆگە، بەڵام خۆی لە بنەڕەتا فرەدەنگی بریتیە لەوەی کە جەنابەت باسی کرد، ئەوەیە کە کارکتەرەکان بێن بە حوڕێت و بە ئازادی خۆیان چیان ئەوێ بیڵێن بەبێ ئەوەی ڕۆماننووس هیچ جۆرە تەدەخولێک بکە لە گێڕانەوەکانیانە. ئەمە یعنی پێم خۆش بوو کاتی بەرنامەکە ئەگەر زیاتر بووایە زۆرتر قسەمان کردایە لەسەر هەندێک بابەتی تر کە تەکنیکی تازەن لە ڕۆمانی بڵێن هاوچەرخی ئێستایا هەیە. یەکێک لەوانە ئەو فرەدەنگی، یەکێک لەوانە ئەوەی کە پێوترێ ڕۆمانی پۆست کۆلۆنیالیزم، کۆمەڵک بابەتی تازە هاتۆتە ناو ڕۆمانەوە. بەڵام دیارە کاتی بەرنامەکەمان گەیشتۆتە کۆتایی. پێم خۆش ئەگەر سەرنجێکی کۆتاییت هەبێ بتەوێ بیڵێی بفەرمووی. سپاس دەکەم. بەڕاستی بە کورتی ئەو فرەدەنگیە بۆ شێوەیە کە قسەی کەسێکی پسپۆر نەخیتە سەرزاری کەسێکی گەنجێکی ئاسایی کە سەرەتای ژیانە. تۆ کە وتار و دیالۆگی کارکتەرەکانە بینی هەستەکەی هەست کەسە و لە ئاستی خۆی و لە دنیابینین خۆی قسەیەکە و ئاستی دەربڕین و زمان و زاراوە و شەکانیشی خۆیەتی. من بەڕاستی سوپاسی جەناب دەکەم بۆ ئەو سەرنج و تێبینیانە و قسە زۆرتر هەڵەگرێ بە تایبەتی وەکوتە بواری کۆلۆنیالیزم و پۆست کۆلۆنیالیزم. لە کۆتایە ئەمەوێ سوپاسێکی بێپایانی سەنتەری زەهاوی بکەم کە ئەرکی هەڵسەنگاندن و چاوپێخشاندنەوە و چاپکردنی ئەو ڕۆمانە و بڵاوکردنەوەیان گرتە ئەستۆ. زۆر سوپاس و پایدار بن. زۆر سوپاس بۆ تۆش، دەستە خۆش بێ ماندوو بووی لە بەرنمەکەیە و لە نووسینی ڕۆمانەکەیە. هیوای بەردەوامیت بووە خوازین جێگای خۆیەتی، بڵێم کە خۆشە کەسانی ئەکادمی ناو زانکۆکان بەشداری بکەن لە بەرهەمهێنانی دەقی ئەدەبیە. ئەوەی کە تا ئێستش گلەیە لە زانکۆکانی ئێمە ئەوەیە کە زۆرێک لە ئەکادیمیەکان تەنیا خەریکی نووسینی توێژینەوەی زانستین، کار لە ناو زانکۆوەکەن، کەمتر لە دەرەوە حزوریان هەیە. زۆرێک لە ڕۆشنبیران، زۆرێک لە وەکوڵێ نووسەران، داهێنەران لە ڕووی ئەدەبیەوە، ڕۆمان نووس، شاعیر کەمتر وا بۆ خەڵکی ناو زانکۆکان بن. جێگای دەستخۆشیە کە لە ئێستاە ئەوەش خەریکە وردە وردە نامێنێ. هیوادارین بەردەوام بی و ڕۆمانی زیاتر بنووسی و دەستە خۆش بێ بۆ ئامادەبوونیشە. سپاس دەکەم. دەستی بەش. بەڕێزان ئەڵقەی ئەم جارەشمان کۆتایی پێهات. هیوادارین ئەڵقەیەکی چێژ بەخش بوو بێ و من لێرەوە داوا لە خوێنەران ئەەکەم کە ئەو ڕۆمانە بخوێننەوە و چاوی پیا بخشێن و چێژی لێ ببینن. دووبارە سوپاس بۆ گوێگرتنتان و خۆتان لەگەڵ.